لە یاری یەکەمی قۆناغی دووەمی کۆمەڵی یەکەمی خولی پلەیەکەکانی کوردستان هەردوو یانەی سۆران و گارە بە گۆڵێک یەکسان بوون. ئەگەرچی یانەی سۆران لە ناو یاریگا و لە بەردەم هەندەرانی خۆیدا یاری دەکرد، بەڵام نەیتوانی سێ خاڵی یاریەکە دەستەبەر بکات. هەرچەندە لە گێمی یەکەمی یاریەکەشدا سۆران بە گۆڵێکی بارزان قاسم لە خولەکی 35 یاریەکەدا پێشکەوت، بەڵام ئەم گۆڵا بەس نەبوو بۆ یانەی سۆرانی دووەمی ڕیزبەندی کۆمەڵەی یەکەم. بەداخەوە ئەوڕۆ نەمانتوانی لە ناو یاریگە خۆمان سەرکەوتوو بین لە خولی پلەیەکی کوردستان. نازانم لە گشت یاریەکان لە دەرەوە یاریگای خۆمان زۆر باش یاریەکەین، بەس لە ناو یاریگای خۆمان زەختی زۆرمان لەسەرا ناتوانین یاری بکەین، بۆ یاریەکان زۆر بێ زۆریان تەعادل دەکەین یان خەسارە دەبین. بەڵێ بەدڵنایەوە ئێستا ئامانجی ئێمە یانەی سۆران ئامانجی سەرەکیمان گەیشتنە بە خولی نایابی کوردستان، بەڵام لە یاریەکانی ناوە خۆمان هیچ استفادە ناکەین. زۆربەی یاریەکانیان تەعادل دەبی یان خەسارەت دەبین. بەداخەوە لە گێمی دووەمی یاریەکەدا ئاستی هەردوو یانای لە یەکەوە نزیک بوو. یانەی گارە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکەی دەدا، بەڵام لە خولەکی 66 یاریەکەدا بێوار فەریقی یاریزانی یانەی گارە بە کارتی سوور کرایە دەرەوە، بەڵام ئەمە نەبووە هۆکاریەوەی یاریزانانی یانەی گارە بێ هیوا ببن. تا لە خولەکی 78 یاریەکە یاریزان یادگار یونس بە لێدانی سەرگۆڵی یەکسان بوونەوەی بۆ یانەی گارە تۆمار کردو. یاریەکەش بە ئەنجامی گۆڵێک بۆ هەردوولا کۆتایی هات. والله یاریامە نسبەت یاریکاریدمە gelek dibojbûn heta radekî em pêtivî şansekî bûyn û wekî dijî yarî baş bû. Her du ferîq baş bû, nêk xala bedest xweyîna baş bû ne xirab bû li dereve yarîga. İnşallah planê baş e, yarîzan zêde kirîne, İnşallah yariyê bêtin mufayî wan yarîzana wergirîn, mufayekê baş serkewtin tomardekî. یانەی سۆران لە نێو یاریگای خۆی و لە بەردەم هەندەرانی نەیتوانی سێ خاڵی یاریەکە لە گاری ڕێزبەندی کۆتایی بەدەست بێنێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.